گفتوگوین پرس و باس و بابەتە دەکەین لەگەڵ بەڕێز خاتو ڕابیح ئەحمەد ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. خاتو ڕابیح سڵاو لێ بێم کاتت باش، سپاس بە بەشداریکردنت لەگەڵمان. ئەمان بڵێ پێگەێنانی کابینەی دەیەمی حکوومەت هێرێمی کوردستان بۆ دواکەوتووە، پارتی دەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان نایەتە پێش وەک پێویست. ئەو کاتە باش ئەو کاتی هەموو بینەرانی بەڕێزی کورسات باش. سەرەتا پیرۆزبایی ئەم هەڵبژاردنە لە گەلانی عێراق و بە تایبەتی کوردستان و جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم کە دووبارە متمانەیان بە یەکێتی نیشتیمانی کوردستاندا بەخشیەوە بۆ ئەوەی پێشەنگی و ببێتە واجهەی چارەسەرکردنی کێشەکانیان لە بەغدا. پێک نەهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان طبعا هەر لایەنە دەوێت پارتی دیموکراتی کوردستان دەیەوێت ئەمە لەسەر خۆی لابە کە ئەو بێ بە شێوازێکی دیکتاتۆریانە حکومڕانی هەرێمی کوردستان بکە. ئەو سەردەمە بەسەرچوو یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری لە پێکهێنانی حکوومەتێکدا ناکە کە لە بەرژەوەندی گەلی کوردستاندا نەبێت، چونکە لە بانگەشەی هەڵبژاردننی ساڵی ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی سەرۆک بافەڵ بەڵێنی بە جەماوەر و دەنگدەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەگشتیش جەماوەری کوردستاندا کە دەبێ حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان حکوومەتێک بێ لەسەر بنەمایەکی تەندروستی حکومڕانی بێ و ڕێڕەوی حکومڕانی ڕاست بکاتەوە و ئێمە بەشداری ناکەین لە حکوومەتێک کە لە بەشەوەندی گشتی گەلی کوردستان نەبێ. ئەوەی کە پارتی بەرنامەی بۆ داناوە وەکو خۆی ئێمە نابێ لەم حکومڕانیە بەشدار بین و ئیتر هەرێمی کوردستانیش بەرگەی ئەم هەموو گەندەڵی و ئەو هەموو خراپ بەکارهێنانی دەسەڵاتی لە ڕابردوودا کراوە ناگرێت. بەڕاستی ئێستا ئەگەر ببینین لە بانگەشەی هەڵبژاردننی ئەم جارەش سەرۆک وەزیرانی عێراق وەکو ئەوەی کە ئەو داهات و سەرمایەی هەرێمی کوردستان تەنها مڵکی تاکە حیزبێک بێ لە پێناو بەرژەوەندی حیزبەکەی و بانگەشەی حیزبەکەی بەکاری هێناوە. پرۆژە نیوەچڵەکانی ڕۆژانە کە دەیکردەوە هیچیان لە هێشتا نەچێتە بواری جێبەجێکردنی خزمەتی گەلی کوردستان. ئەگەر خزمەتی چەند شەقامێک لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە هەولێر بە دەنگدەر و جەماوەری کوردستان بفرۆشنەوە ئەوە بۆچی کراوە؟ هێشتا بەشێکی تەواو نەکردوە، بەشێکی تری دەست پێ دەکا. تەنها ئەو شوێنانەی تەواو کردووە کە خۆیان بەسەریدا دەڕۆن، ئەوەی تری لە بەرژەوەندی گشتیە تەواو نەکراوە. و ئەگەر بشەی داهاتەکە هیچیە، ئەو سەرمایە هیچیە لێ سەرفەکە. ئەو سەرمایە ئەوەیە کە پێویست بوو وەکو شایستە داراییەکانی هەرێمی کوردستان ببەخشێ بە موچەخۆرانی هەرێمی کوردستان، نەک بچێلاندێک شت لە بەرژەوەندی حیزبی سەرفەکە. بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بە هیچ شێوەیەک بەشداری حکومڕانیەک ناکە کە لە چارچێوەی بەرژەوەندی گشتی گەلی کوردستان نەبێ. ئێمە نامانەوێت پەرلەمان تەنها پەرلەمانێکی شێوازێکی کارتۆنی هەبێ، نەبتوانێت سەرۆک وەزیران ئیستیجواب بکە، نەبتوانێت وەزیرێک ئیستیجواب بکە، نەبتوانێت یاسای بودجە دەربکە بۆ هەرێمی کوردستان، نەبتوانێت پارێزگاری لە مافە ڕەواکانی شەقامی کوردستان بکە. ئێمە نامانەوێت پەرلەمان بەو شێوەیە بێ، دەمانەوێت پەرلەمانێکی کارا بێ بە ئەرکە پەرلەمانیەکەی خۆی هەڵسێ و هەم بە دواداچوونی بەرنامەی حکوومەت بێ و هەم ئەرچی لێپرسینەوەی کەمتەرخەمانی حکوومەت بێ و لە هەمان کاتیشدا پارتی دیموکراتی کوردستان دەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان کێشەی چەند وەزارەتێکی هەیە، وەزارەتانیان پێ نادرێ، ینی وەکەوەی کاوان دابەشی بکەن، دەڵێ وەزارەتانیان پێ نادرێ بۆ هێنایەتە پێش لە پێکهێنانی کابینەکە. ئەمە وایە؟ نەخێر بە وەزارەتەکان و پۆستەکان بەشێکی بچووکی بابەتی پێکهاتنانە، بەڵکو بەرنامەی کاری حکومڕانی داهاتوو، ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی. ئەگەر ئەو بێوێ چەند وەزارەتێک یەکێتی نیشتیمانی کوردستان وەریگرێ بەبێ دەسەڵات، یەکێتی نیشتیمانی کوردستان هەرگیز بەو شێوازە ناچێتە ژێرباری پێکهێنانی حکوومەتی داهاتوو. ئەو کاتە هەرچی کەم و کورتێکە بی لە داهاتوودا داکەوێتە ئەستۆی یەکێتی نیشتیمانی کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت لە سەرەتا پێش پێکهێنانی حکوومەتەکە بەرنامەیەکی تەندروست بۆ کاری حکوومەتی داهاتوو دابدرێ، دوای ئەوە بەرنامەی تەندروست بۆ ئادای پەرلەمانی داهاتوو دابدرێ. ئینجا دێتە بابەتی مناقەشەکردن لەسەر
پۆستەکانی کە وەریدەگری بە دڵنیاییەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر پۆستێکیش وەرگری دەوێت لە بەرژەوەندی گشتی بەکاری بێنێ تەنها ئەوە نیەتەوە کەسێک بە ناوێک دەکەیە وەزیر بەڵکو دەبێ ئەو کەسە کامل دەسەڵاتی هەبێ و ئەو دەسەڵاتەشی لە پێناو بەرژەوەندی گشتی بەکاربێنێ وەزیرەکەمان تەنها بە شێوازێکی کارتۆنی ناوێت سەرەتای قسەکانت ئاماژەت بەوە کرد وتێ دەو سەردەمە بەسەر چوو مەبەست لەوە چییە دەڵێ و سەردەمە بەسەر چوو یەکێتی بەشدار بێت لە حکوومەتێکی وە دۆخی یەکێتی دۆخی هەرێمی کوردستان یان داخوازی خەڵکە مەبەست لەوە چی بوو؟ کاگرانکۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوودا بە خوێن ئەم ئازادیەی کوردستانی بەدەست هێنا بە خوێن توانی ڕاپەڕین بەرپا بکە و گەلی کوردستان ئازاد بکە و سیستەمێکی دیکتاتۆری بڕوخێنێ ئێستا ئامادەیە بە دەنگی و پاڵپشتی جەماوەر خزمەتی کوردستان بکە و لە ناو حکوومەتێکدا بەشدار نابێ کە ئەو حکوومەتە لە بەرژەوەندی گشتی نەبێ وەکو ساڵانی ڕابردوو لە 2013ەوە دوای نەخۆشکەوتنی سەرۆک مام جەلال تا ئێستا هیچ مانگێک موچەخۆرانی هەرێمی کوردستان لە کاتی خۆیان یان وەکو خۆی موچەکانیان وەرنەگرتووە ئەوە گەورەترین کێشەیە لە هەرێمی کوردستان کە وای کردیا زۆر لە خەڵکی هەرێمی کوردستان ڕوو لە وڵاتانی دەرەوە بکە ناڕازین لە سیستەمی حکومڕانیە ناڕازین لە ئادای حکوومەت یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەڵبژاردننی 2024 پەرلەمانی کوردستان سەرکەوتنی بەدەستێنایە متمانەی جەماوەری بەدەستێنایە ئەگەر پارتی دیموکراتی کوردستان ئەیتوانی بەتەنها حکوومەت پێک بێنێت تا ئێستا ساڵێکە چاوەڕوانی نەدەکرد حکوومەتی پێک دەهێنا بۆیە ئەو سەردەمە بەسەر چوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە ناچاری بۆ ئەوەی کێشە لە هەرێمی کوردستان ڕوونەدا بچێتە ژێرباری حکومڕانیەکی سەقەت بەڵکو دەبێ ئێمە ڕێڕەوی حکومڕانی ڕاست بکەینەوە و ئەوەی کە لە ڕابردوو لە هەڵبژاردننی ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان بەگشتی و بە تایبەتی سەرۆک بافڵ بەڵێنی بە هاوڵاتیانی کوردستاندا دەبێ ئەوە جێبەجێ بکەین لە ناو بەرنامەی کاری حکومڕانی داهاتوو جێ بکرێتەوە ئینجا یەکێتی نیشتیمانی کوردستان ڕازی دەبێ بە پێکهێنانی حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان باشە خاتو ڕابێحە باسی لە هەڵبژاردننی 2024 کرد کە یەکێتی دەنگێکی زۆری بەدەستێناوە لێرە و لەوێ ینی دەنگۆی ئەوە دەبیستین هەوازی ئەوە هەیە وەکو دەڵێ بەرپرسەکانی پارتی دیموکراتی کوردستان باس لە هەڵبژاردنەوەی جارێکی تری پەرلەمانی کوردستان دەکەن کە ئەگەر حکوومەت پێک نەیە پێ دوایە ئەم قسەی لە چێوە سەرچاوی گرتووە پێیان وایە یەکێتی ماندووە بۆ هەڵبژاردنێکی تر یان وەکو یەکێتی ئامادەن بۆ هەڵبژاردنێکی تر یان هەڵبژاردنەوەی پەرلەمانی کوردستان یان هەوڵەکانی خۆتان دەخەنە گەڕ بۆی کە حکوومەت پێک بێ بەڵام بەو شێوازێک کە دەتانەوێت پارتی غروری میلیۆنێک دەنگ وای لێ کردووە دیسان دەست بۆ هەندێک بابەت دەبا کە نە لە بەرژەوەندی گشتیە و نە لە بەرژەوەندی خودی پارتی دیموکراتی کوردستانە و ئەگەر دەتوانی بە تەنیا هەڵبژاردن بکە بابیکە ئەوە گۆڕەپان لە بەردەمیەتی و کەس ڕێگری دێ ناکە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم بابەتە جارێ هێشتا هەفتەیەک چەند ڕۆژێکە هەڵبژاردن ئەنجام دراوە و ئەنجامی کۆتایی ئەم هەڵبژاردنە ڕانەگەیەندراوە و ئێمە ئەرکێکی گەورەترمان لەسەرشانە پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراقا کە چۆن بتوانین ئێمە پارێزگاری لە بەرژەوەندەکانی گەلی کوردستان بکەین لە چوارچەوەی دەستوری عێراقا و چۆن بتوانین بەیەکگرتووی بۆ ئەوەی مافەڕەواکانی گەلی کوردستان کە لە دەستوری عێراقا ئاماژەی پێکراوە لە ناو بەرنامەی کاری حکوومەتی داهاتوو جێ بکەینەوە نەک بینە ناو ململانی ئەوەی کە ملیۆنێک دەنجی هێنابێ بە هەر شێوازێک هێنایەتی بە چاوترساندن بە هەڕەشەی فەسڵکردن لە فەرمانبەران ئەوەتە کە کەسێک لە شوێنێکە دەنجی نەداوە بە کاندیدیەکیان شار بە دەریان کردووە جا چ جای بۆ گەلی کوردستان من دەزانم زۆربەی لەو گەنجانەی کە لە کۆمپانیا ئاهلەکانیش کار دەکەن با چاوسورکردنەوە بە دەرکردن و بە بڕینی بژێوی ژیانیان دەنجیان پێداون ئەجینا هەرگیز نابێتە خاوەنی میلیۆن دەنگ بەڵام ئەگەر ئەو میلیۆن دەنگەش لە بەرژەوەندی گشتی بەکارنێنێ بەلای من ناکاتە یەک دەنجیش بۆیە پارتی دیموکراتی کوردستان ئەبێت بە خۆی دابچێتەوە بە بەرنامەشی دابچێتەوە و غروری میلیۆن دەنگێک وای لێ نەکا کە بڕیارێکی ناتەندروست بدە و هەنگاوێک بنێ لە بەرژەوەندی گشتی نەبێ و لە بەرژەوەندی بە تایبەتی حزبەکەشی نەبێت تەنها لە بەرژەوەندی چەند کەسێک بێ بە بڕوای من
ئەم بابەتە گفتوگۆی چرتری دەوێ و ڕێی لایەنە سیاسەکانی تریشی دەوێ بۆیە ئەمە ئەو بابەتە بە دوور دەزانم کە بتوانێت هەڵبژاردن و پەرلەمانی کوردستان دووبارە بکاتەوە ئەگەر بیتوانی وایە بیکاتەوە پێشتر ئەو قسەی دەکرد و ئەگەر بشی توانی وایە حکوومەت پێک بهێنێ سارەکە چاوەڕوانی نەدەکرد حکوومەتی پێک دەینە چونکە لە کابینەی ڕابردوو کە لەگەڵ گۆڕان یەکی گرت کۆبوونەوەی پەرلەمانی کرد و دەنجیدا بۆ سەرۆکی هەرێم بەبێ بەشداری یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمان بەڵام ئەو سەردەمە ئەوەی پێناکرێ ئەجینا دەیکرد وەکو ئەو کاتە بەڵام ئەم جاریان و دڵنیاشە هەر کاتێک حکوومەتیش پێک بێنێ ئەو حکوومەتە لە سنوورێکی دیاریکرا و بڕناکە ناتوانانی دەسەڵاتی بەسەر هەموو کوردستاندا بشێ بۆیە هەنگاوی نەناوە بۆ ئەوە ناتوانێت بیکە بەڵام ئەوەی گرنگترە ئێستا لە سەرشانی ئێمە ڕێخستنەوەی نێوماڵی کووردە چۆن لایەنە شیعیەکان هەوڵ دەدەن ئێستا کۆبوونەوەی نافەرمی لە نێوان خۆیان ئەنجام دەدەن بۆ دراسەی حکومڕانی داهاتوو و هەڵبژاردننی سەرۆکوەزیرانی داهاتوو و سونەکانیش بە هەمان شێوە بۆ دیاریکردنی نوێنەریان وەک سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێویستە کوردیش بە هەمان شێوە بەرنامەمان بۆ بەرنامەی کاری حکومڕانی داهاتووی عێراقیشە و بە تایبەتی کۆتایی هێنان بە چێشە هەڵواسراوەکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادی لە چارەسەر بگەڕین و لە چوارچێوی دەستوری عێراق و یاسا کارپێکراوەکاندا بێ. خاتو ڕابیحە هێزە شیعیەکان خەریکی نێوماڵی خۆیانن هێزە سونیەکان بە هەمان شێوە خەریکی خۆڕێخستنەوەی خۆیانن تەنها کووردە ینی خەریکی مەسەلەن جۆرێک لە ناکۆکی دروستکردنە لێدوانی توندە خەریکی ئەوەشی هەمانە ینی تونتری دەکەنەوە لەم بەری پێگەێنانی حکوومەتی عێراقەدا ئایا دۆ خێرەمی کوردستان ئەمە دەخوازێ وەک یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە دەستمان نەبردە بۆ لێدوانی تند بە پێچەوانەی ئەوە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک بافڵ بە ئەرکەکانی خۆی دەستی پێکردووە بە ئەرکەکانی خۆی هەڵسێ کە بچێ لەگەڵ لایەنە عێراقیەکان گفتوگۆ بکە لەبارەی پێکەنانی حکوومەتی داهاتووی عێراق و پاراستنی بەرژەوەندیەکانی گەلی کوردستان و حکوومەتێکی خزمەتگوزار بی لە پێناوێ بەرژەوەندی گشتی عێراقیش نەک هەرێمی کوردستان چکە بە بۆچوونی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕێبازەکەی سەرۆک مامجەلال عێراقێکی ئارام عێراقێکی تەندروست سیستەمێکی حکومڕانی تەندروست بۆ عێراق هەرێمی کوردستانیشی تێدا ئاوادان دەبێتەوە و ژیانێکی ئاسوودە بۆ هاوڵاتیانی کوردستانیش دابین دەکرێت بەڵام ئەگەر عێراقێکی پڕکێشە بێ بدڵنیاییەوە ئەو کێشانە هەرێمی کوردستانیشی لێ بە دوور نابێ بۆیە ئێمە عمقی سیاسی خۆمان بە بەغدا دەزانین و هەوڵ دەدەین بە دەرلەوەی ئەگەر حیزبەکانی تر پاڵپشتمان بێ ئەوە باشترە بەڵام ئەگە پاڵپشتیشمان نەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئەرکی خۆی دەزانێت کە لەگەڵ بەغدا گفتوگۆی لەسەر ئەو بابەتانە بێ کە لە چوارچێوەی دەستوری عێراقا بەرژەوەندیە گشتیەکانی گەلی کوردستان بپارێزێ و چۆن بتوانین ئێمە لە حکوومەتی داهاتوو لە کابینەی داهاتووی حکوومەتی ئیتیحادی مافەڕەواکانی گەلی کوردستان جێ بکەینەوە و بە تایبەتی چارەسەرکردنی ئەو کێشەیە کە لە دوای نەخۆشکەوتنی سەرۆک مامجەلال گەلی کوردستان پێی دەناڵێنێ کێشەی بودجەی هەرێمی کوردستان و شایستە داراییەکانە و کێشەی هێزەکانە کێشەی جوتیارانە کۆمەڵێک کێشە هەیە کە هەمووی لە دەستورە چارەسەری بۆ دانراوە بەڵام بەداخەوە بەهۆی ململانەیە سیاسیەکان و بەرژەوەندە تایبەتیەکان چارەسەر نەکراون یاخود کراوە بە کێشە ئەگەرنا ئەوەی کێشە بوو کە کورد لە دوای ڕوخانی ڕژێمی بەعز لە بەغدا دانیشت و لە چوارچێوەی دەستورە جێی کردەوە چارەسەرکردنی کێشەی جێناکۆکەکان بوو واتە ئەوانەی کە پێی دەوترێ مادەی 140 کەرکووک و خانەقین و شنگال و ئەوانە کێشەی کورد بوو کورد بۆ ئەو بابەتانە چوو بوو لەگەڵ بەغدا ئەگەنا ئەو سێ پارێزگای تری هەرێمی کوردستان لە ناو معادلەی سیاسیە هیچ کێشەیەک نەبوو تەنانە لە ناو دەستوری عێراقیشە هەموو بابەتەکان لێگلایی بوویتەوە کە هەرێمێکی سربەخۆن بەڵام ئەو ناوچانە ئەرچی ئێمە بوو بەڵام بەداخەوە ئەوانیان هەموو کردە بابەتێکی لابەلا و یا لەبیر خەڵکیان بردەوە بەڵکو وایان کرد هەموو فۆکەسی هەرێمی کوردستان و دەنگدەران و سیاسیەکان
لەسەر بودجەی هەرێمی کوردستان بێ کە لە ئەساسا ئەوە کێشەش نەبوو بەڵام لە پێناو بەرژەوەندی شەخصی و بەرژەوەندی حیزبایەتی خۆیان ئەو بابەتەیان خوڵقاند بۆ ئەوی بابەتە نەتەوەیەکە بە هاندانی بۆ ڕازیکردنی هەندێک وڵات یان بۆ ڕازیکردنی پاڵپشتی خۆیان توانیان ئەو کێشە یا ئەو بابەتە سەرچیانەی کە گەلی کوردستان قوربانی لە پێناویدا بوو لەبیر ببرێتەوە یاخود قسەی لەسەر نەکرێ بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان دەوێت بارە بگەڕێتەوە بۆ ئەو بابەتانە چارەسەرکردنی کێشەی مادەی 140 و بە دەرەجەیەکیش کەرکووکی قودسی کوردستان بەڵام لە دوای چارەسەرکردنی هەموو گرفتەکە هەڵباسراوەکانی هەرێمی کوردستان لە چوارچەوەی دەستوری عێراقا. خاتو ڕابیحە حەمەد ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان.